سزای حسی هەیە و سزای معنەوی هەیە. سزای حسی ئەوەیە کە خوای گەورە تووشی نەخۆشیەکەت کە سەهلە، لە چاو ئەوەی دووەمیان سەهلە. بەڵام سزای معنەوی کە خوای پەروەردگار بیستن و بینین و بیرکردنەوەت داخا، ئەمە قورسە، کۆتایی پێهات، کۆتاییت پێهات لە دنیا و لە دوا ڕۆژدا. بۆی براکانم بە بیستنمان بەکار بێنین بۆ حەق پێش ئەوەی لە دەستی بدەین، بینینمان بەکار بێنین بۆ بینینی ئاياتی خوای پەروەردگار کە مەڕئیە پێش ئەوەی لە دەستی بدەین. چەند جۆر ئاياتی خوای گەورە هەیە؟ دوو: آيات الله المسموعة وآيات الله المشاهدة. جۆرێک لە ئايەتەکانی خوا ئەوەی دەبیسترێن کامەیە؟ ئەم قورئانەیە. جۆرێک لە ئايەتەکانی خوا دەبینرێن سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق. خوای گەورە دەفەرمێ ئێمە ئايەتی خۆمانیان نیشان دەین لە دەوروبەر و لە نەفسی خۆشیاندا. جا کە تۆ ئەو بیستن و بینینت بۆ بینینی و بۆ بیستنی ئايەتەکانی خوا بەکار نەهێنی، لە دەستیان دەدەی، خوای گەورە لێت دەسەنێتەوە. کە لێی سندیەوە تەواو کۆتاییت پێ هاتووە. أنت الآن في سلة المهملات في الدنيا، حساب هیچ بۆ ناکەی، مهمەلی تەواو. وە لە دوا ڕۆژیشدا ئینا نەسیناهم ئینا نەسیناکم، خوای گەورە تەرچیان دەکا، وازیان لێ دێنێت لە ناو ئاگری جەهەنەمدا، هاوار دەکەن، دەگریەن، دەناڵێنن، دەپاڕێنەوە، هیچ سوودی نییە، کۆتاییت پێ هات تازەتەوە. با نەخرێنە سەلەی مهمەلاتەوە براکانم، و با خوای گەورە لەبیرمان نەکات. چ کاتێک کە تۆ واد لێ هات پشتت لە حەق کرد، حەقت نەبیست، حەقت نەبینی، بیرت لە حەق نەکردەوە، کۆتاییت پێدێ بەخوا، کۆتاییت پێدێ. کە کۆتاییشت پێ هات هیچ وجودوکە کە عەدەمیک، بوونت لە دنیا و نەبوونت هەر یەکشتە، تازە تۆ لێ بۆتەوە مۆزوعی تۆ.